خواهي قول القرآن فرمي ومن الناس من يقول آمنا بالله وباليوم الآخر كشي وما هم بمؤمنين الله كثاني كي بدا ملا إيمانه هي بخوا وبقيامت بلام لا إخوة إيمانية أفرمي وما هم بمؤمنين إيمانية قصي إخوة مقصي إيمانية هاد كذوتي لا إله إلا الله بونات بافني إسلامتيو بولا إخوة قبول نية أبي مرجكاني لا إله إلا الله بيني تدي أبي خوش ببارزي لوش تاني كأو لا إله إلا الله يبتعلقاته بلام خلقي أمره بداخله هزاشتي كي كدو بشريكي إخوة خيريكي بثرا ديالو همتي فلان كذبو شريكي بثرا ديالو نقبتي فلان كذبو خوامي بثرا هنام پێیوایە کۆمەڵێک کەسانی تر و ناو تۆرە و قەبر و قوبور و کۆمەڵێ شتی تریش ئەمانە شەریکی خوان مناڵی نابێ چه تەکلیف لە زەلامێکات کوڕی باتێ دوعای بۆک نەخۆش دەبێ چێتە لای زەلامێ داوای شفای لێکە طبعا فەرقێ لە بینی تۆ چیتە لای دکتۆری عیلاج خوا عیلاجی داناوە بەدەوەی کە ئەسڵی وازاری ئەسڵی نەخۆشی و چاکبوونەوە بەدەست فڵان کەسە بە ئەمریکی ئەو تۆ چاگە بیتەوە یا بە ئەمریکی و مشکیلەکە و حەلەبێ یاخود بە ئینزارێکی ئەو تۆ بەڵال لە کۆڵە بێتەوە هەچ کەس وا قەناعەتی کرد هەموو شتێکی نەگێڕایەوە بۆ ذاتی ئیلا بۆ ذاتی پەروەردگار ئیمانەکەی لەدەست ئەدات خەڵکانێک ئەمڕۆ لا ئیلاهە ئیلەڵڵاکان وتووە قبوڵیشی ناکەن و پێشیان وایە کە موسڵمانن بەڵام ئاگای لە خۆی نییە لەکوێوە بەتاڵی کردوتۆ کەیشەڵا لە کاتی بەتاڵکردنەوەی مانای لا ئیلاهە ئیلەڵڵا تاکید لەسەر ئەواکەین خواهي تبارك وتعالى لقرآن أفرمي فيلم آياتك كتن يعني معناه عجيبة هي ثانية بلا آثيا بوثت أعوذ بالله من الشيطان الرجيم قل من يرزقكم من السماء والأرض خواهي قرب بيغمر الله صلى الله عليه وسلم الله أبو كافرانا بلا بيان بلا كيه والرزق تاني العثمان ولا زيو العثمان رزق تان بو باريني ولا سر زي زيو شو بو تان داريني بيان بلا بو كافرانا بلا كيه رزق تاني أمن يملك السمع والأبصار چاو بینین و بیستنتان بەدەست کێیە بینین و بیستنتان بەدەست کێیە ومن يخرج الحي من الميت ويخرج الميت من الحي ئەوە کێیە مردوو لە زیینگ و دەردێنێ و زیینگوش لە مردوو دەردێنێ ومن يدبر الأمر ئەوەی کێ و کە ئەو ذاتەی کە کاروباری هەموو کەونە با بەڕێوە ئەڵێ بە کافرەکان پێیان بڵێ کێن کێ ئەو ذاتەی کەم ئیشان ناکە خوای گەورە خۆی فەرمێ فسيقولون الله جواب بدێنەوەڵێن ئەڵڵایە يعني كافر كاني قريش هل أبو جهل بيقرأ حتى أبو طالب كإمامي بيغمبر صلى الله عليه وسلم باوريان بوابوك أخوار رازقا كاري أم كونا بدس خوايا أو جيني أو مريني أما أنا قناعات بيبوا أي مشكلة كان لتشي أبوا أما يعني بي أو تريد توحيد الربوبية باوريان بوابوك الله ربي أنا پروردگاري أنا ورازقي أنا بەڵام لە تەوحیدی ئولوهیەکەیە تێکەوتون لەوەیە تێکەوتون کە وایان زانیوە کەسانێکی کە شەریکی خوایە لە عیبادەتە لە جیاتی قوربانی بۆ خوا بکەن ئەچون قوربانیان بۆ بتەکا کرد یانو لە ڕێی بتەکەەوە ئاگا بەخوا لە جیاتی ڕاستەوخۆ هاوار لە خوا بکەن ئەچون هاواریان لە بتەکا کرد یانو لە ڕێی ئەم شەخصەوە یا ئەم جنۆکەیەوە یا ئەم بتەوە دەینی ئێمە ئاگا بەخوا لێرەوە تێکەوتون بوون بە کافر لێرەوە ئیمانەکەیان دۆڕانوە و پولێکی ژەنگاوی نەخواردووە لە لای پێغەمبەر صلی الله علیه و لە لای سەحابەکانی وەخوا ئەمری پێکردون کە جیهادیشیان لەگەڵا بکەن کەواتە برایان و خوشکانی بەڕێز ئەم لا ئیلاهە ئیلەڵڵای کە کلیلی دەرگای بەهەشتە بەبێ ئەمە ناچیتە ژوور بە تایبەتی ئەو کەسانەی کە خوێنەوارن وەرن بگەڕن ئەوە قورئان ئەوە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و ئەو کتێبی هەموو زانا پێشینە جێ باوەڕ پێکراوەکان وەرن زانن ئەم لا ئیلاهە ئیلەڵڵایە جوان فەحسی بکە زانە سەقەت نەبووە زانە ژەنگی هەڵنێناوە کلیلەکەت زانە خوار نەبووە زانە دانەکانی نەخوراوە چونکە ئەگەر بە سەقەتی ئەم کلیلە و بەریتەوە بۆ قیامەت دەگاکەی پێ ناکرێتەوە ئەبێ لا ئیلاهە ئیلەڵڵایەکی پاک بێ وەکو خوا ئەیەوێت مانە حەقیقیەکەی خۆی لەگەڵ لە خۆی گرتە بێ و لە ناخی دڵیشتەوە هات بێتە دەرەوە فێڵی تیا نەبێ و ئەم لاولای تیا نەبێت اینجا خوای گەورە لێت وەرەگرێ اینجا توانی دەرگاکەی خۆتی پێ بکەیتەوە لە باشتە بچیتە ناو باشتە پانوبەرینەکەی خۆتەوە کە آخر کەسی جەهەنەم کە ئەهێندێتە دەرەوە ئەچێتە ناو بەهەشتەوە کە هەزار دانە ساڵ لە جەهەنەم ئاسووتاوە هیچ خێرێکیشی نەکردەوە هەر بە ڕەحمی خوا لەبەر خاتی و لا ئیلاهە ئیلەڵڵا ئەهێندێتە دەرەوە مثقالە زەڕەیەک چاکەیە بۆ ئیمان لە دڵیا بۆ ئەهێندێتە دەرەوە
پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی بە درێژایی 2000 دانە ساڵ سەیری مڵکی خۆیەکە جاوەرە ئەوکانی کە ئەبێ مڵکەکەیان چەند بێ با ئەو لا اله الا الله و پاک بێ کە چوویتە ئەوێ نەک بچیتەوە بە حسابی خۆت تۆ ئەهلی لا اله الا الله بووی لە دنیایە خۆشحاڵی بەوە کەچی کاچی تۆ بەردەمی خوا سەیرەکەی لا اله الا الله کە و کلیلەکە و شکاندووە سەیرەکەی کلیلەکە و ژەری کردو دانەکانی خوداوە دەرگاکەتی پێ ناکرێتەوە ئەمە هەتا ئێرە لەسەر فەزلی لا اله الا الله و قەدرزانینی ئەو شێ و زانینی قیمەتی ئەو شەیە کە ئێمە بێ بیپارێزین بۆی پێ بچینە بەهەشت ئینشاء الله لە محاضەرەی دووهەممانە لە محاضەرەی داهاتووە باسی هەم مەرجەکانی لا اله الا الله کەین هەم ئەو شتانەشی کە لا اله الا الله پێ بەتاڵە بێت